يعني لە دەستدانی مام جەلال بۆشایەکی گەورەی لەسەر ئاسی ناوچەکە و عراق و بەتایبەت هەرێمی کوردستان و نەتەوەی کوردی دروست کردووە. هیوادارم بە هیمەتی هەموو لایەک هەوڵدەین ئەو کەلێنە پڕکەینەوە. باتریتیانە ئەی تازە تێت دەکەوێتەوە خارجیە دەبڕەوەری گەرکی مێزنی سەری گەلێ کوردستان ساڵێ گەلێ کوردستان تو چارویش بین ناکە تو بس بلانا بريك باوك كمان بنهرو باوك بروح کۆستێکی زۆر گەورە بوو بۆ ملەتی کورد هەر هەمووی بەڕاستی بە هەموو ژیانمانی یەکی ئەو هەمە بۆ دروست ناکرێتەوە. زۆر سپاس. بە کۆچیکردنی مام جەلال بەڕاستی جێگەی ناخی هەموو ملەتی کوردە هەر چار پارچەی کوردستان. گرانی بەر لە دەستدانی مامەگیان ئینشەڵا جێگای بەهەش دەبێت ئێمەی تەنیا کرد بەڕاستی. بۆ پرسەکەی مام جەلال کەمەندام سەنگەرم ماڵ و حاڵم هەموو یەکەم بە قوربان دەخێ مام جەلال لە کەرکووک گەواتمە کەرکووکی بە ماڵ و عایلەوە سێجا بریندار بوومە ئامادەم خۆم لە پێناوی بە کوژدەم بۆ حیزبەکەم هەتا مردن لە پێناوەکەی مام جەلال بەری نادەم ڕێیەکەم. خۆی ئێستا یادیەکێتیە ئەمڕۆ یادیەکێتیە بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر پیرۆزە ئەبێ زۆر بە پیرۆزی بنرخێندێت. بەڕاستی لە کەرکووکیەکان قەومە بەڕاستی ماڵی کەرکووکیەکان ڕما ناتوانین وەڵی لەم ڕۆژە زۆر بۆ مام جەلال پیرۆشین زۆر خەفەتبارین زۆر نازانم چ بکەین. بە ئەسەفین زۆر بە ئەسەفین مامەجان ماڵ ئاوا ماڵ ئاوا. مام جەلال گوڵی ئەم عێراقە بوو گوڵەکە ڕۆی ئێمە شفەوتای لەگەری وایانە وڵای چی ئەڵێم بۆ مام جەلال ماما دڵی هەموو کوردێکە هەموو تاکی کوردێکە کۆسی هەموو کوردێکی خست مامە چیا بوو شاغ بوو دڵ بوو گوڵ بوو مامە بۆ ئێمە کۆس بێگەلێ گەورە بوو خاستن بۆ کەرکووکیەکان ماما نەک بۆ کورد و عەرەب و تورکمان و هەموو تیرەیەکی لە یەکلان کە یا ڕائەژان مامە کارێ وای کرد بە ئێمە هەکار هەتا لە بیرمان نەچێ هەتا کۆسی وامانی خست لە بیرمان ناچێ قەت لە بیرمان ناچێ ئەزانم چۆن خەمەکانی خۆم دەربڕم بە هیچ تەواو نابێ هەتا دو هەناسەمان لە بیرمان ناچێتەوە چونکە مامان بوو باوکمان بوو برامان بوو هەموو کەس بوو باوکی هەموو کوردێ بوو باوکی هەموو عێراقیەکانش بوو نەکەس کورد